بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی پەیام لە هەرجێگەیەکن خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی خزمەت و کۆتا ئەڵلقەی بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبم. لەم ئەڵلقەیەدا کە کۆتا ئەڵلقەی بەرنامەی خزمەتە کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە پەرلەمانی هەرێمی کوردستان هەم لە ئەنجومەنی پارێزگاکانی سلێمانی و هەولێر و بەڕێوەبەرە گشتیەکان مدیرناحیەکان قایمقامەکان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئێوە گەیشتین و خزمەتەکانی ئەوان و دید و تێڕوانینی ئەوان بۆ کاروبارەکانی خۆیان بۆ ئێوەوان ڕوون کردەوە. لەم ئەڵلقەیەدا کە وەگوتم کۆتا ئەڵلقەی بەرنامەی خزمەتە میوانداری زۆر بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە. مامۆستا سڵاوی خوات لەبێت. سڵاوی خوا لەیەوەش. سوپاس دەکەین کە دەرفەتێ پێ بەخشین جەنابەت وەکو کۆتا نوێنەری کۆمەڵی ئیسلامی لە پۆستە حکوومیەکان لە بەرنامەی خزمەت ئامادە بوویت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاسیەوە کەم و داوای لێبوردنەکەم لە تەخیر بوون لەو بەرنامەیە. زۆر سوپاس. جەنابەت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیت و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیت و بڕیاردەری یەکێکی لە لیژنە گرنگەکانی پەرلەمانی عێراق کە لیژنی داراییە. با لەوە دەست پێ بکەم مامۆستا ئەحمەد، ئەنجومەنی نوێنەرانی عێراق چ بەها و گرنگیەکی هەیە بۆ هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی لە ڕووی سیاسیەوە؟ یعنی ئێمە کاڵین هەرێمێکی فیدراڵین یان لافی سەر بەخۆی لێ ئەدەین، ئێمە نوێنەرمان هەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان نەبێ چی لە مەسەلەکە ئاگۆڕێ؟ دووبارە بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاسی خۆت و ستافە بەڕێزەکە دەکەم. لە ڕاستیە هەموو پەرلەمانێک هەموو دەوڵەتێک چوارچێوەیەکی یاسایی و چوارچێوەیەکی ئیداری هەیە بۆ کارەکانی خۆی. کاتێک کە باسەکەین لە دەوڵەتێکی فیدراڵیە دیارە پەرلەمانێکی فیدراڵی هەیە، دیارە سیاسەتێکی تایبەت بەخۆی هەیە چ لە ڕووی سیاسیوە چ لە ڕووی ئیداریوە. ئێمە مادەم بڕیارمانە کە هەرێمێک بین سەر بە دەوڵەتێکی فیدراڵی بین، ئیدەن وجودی پەرلەمان بۆ ئەم دەوڵەتە فیدراڵیە زەمانەتی مافەکانی ئەم هەرێمەیە لەو دەوڵەتە فیدراڵیە. ئەگەر بێت و تەوسیفی وەزیفی پەرلەمان بکەین با بزانین پەرلەمان کاری چییە، پەرلەمانی دەوڵەتی فیدراڵ بە عموم چەند جۆرێک یاسا دەرەکا. یەکێک لە یاساکانی یاسای فیدراڵین، یاسای ئیتیحادین. ئەو یاسای ئیتیحادیانە بۆ تەواوی دەوڵەتەکە بۆ تەواوی سنووری ئیداری ئەو دەوڵەتە پێویستە جێبەجێ بکرێ. بۆیە هەر یاسایە کە دەرەچێت سەرەتا ئەبێت سەیری ئەو یاسایە بکەین بزانین ئەو یاسایە سیبغەیەکی ئیتیحادی هەیە یاخود غەیر ئیتیحادی هەیە. چونکە ئەگەر سیبغەیەکی ئیتیحادی هەبوو هەرێم و تاکەکانی هەرێم پابەندن بەو یاسایەوە. بۆیە بوونی نوێنەر لەناو حکوومەتی ئیتیحادیە و ئەندازەی چالاکیان لەناو ئەو پەرلەمانە زەمانەتی مافەکانی هەرێمی کوردستانە بێ لەو دەوڵەتە ئیتیحادیە. بۆیە زۆر جار باس لەوەکرێ ئایا فعلەن گرنگی پەرلەمانی عێراق بۆ هەرێمی کوردستان، گرنگی پەرلەمانی فیدراڵ بۆ هەموو هەرێمە فیدراڵیەکان زەمانەتی تەواوی مافە دەستوریەکانی ئەو هەرێمەیە. باش جارە باید بپرسم، فعلەن عێراق وڵاتێکی فیدراڵیە؟ یعنی بەس ناوە یان ناوەڕۆکیشە؟ لە ڕاستیە لەوە چێ فیدراڵێتەکەی عێراق جیاواز بێت لە فیدراڵێتی تەواوی جیهان، چونکە مەفروض وایە ئەو دەوڵەتە پێک بێت لە چەند هەرێمێک ئەو هەرێمانە هەر یەکەیان مشارەکە بکەن لەو پەرلەمانە تاوەکو پەرلەمانێکی فیدراڵی دروست بێت. بەداخەوە عێراق بەم قۆناغا تێنەپەڕیوە و بەداخەوە کاتی خۆی کە دەستور نووسراوەتەوە یاخود پەرلەمانی ئیتیحادی کە کارایە ئەوانەی کەوان لە دەستور بەشداریان کردووە پێ ناچێت زۆر دووربین بووبن بۆ بابەتەکان. ئەبینی زۆر کێشەمان تا ئێستش ماوەتەوە و دەستورەکە لەبەرەوەی بە عەجەلە نووسراوە 54 مادە لە مەوادی دەستور نووسراوە و یونەظم ذلك بقانون، دوایی قانونی بۆ دەرەچێت. طبعا لەو کاتا لەبەرەوەی فشارێکی زۆری ئەمریکیەکان هەبووە، دەوڵەتی ئەقلیمی و هێزە سیاسیەکان، دەستور جۆرێک لە پەلەکردنی پێوە دیارە و جۆرێک لە هەڵقوڵانی پێوە دیارە. بۆیە ئەگەر سەر بکەی دەستورەکە کامڵ نییە و کێشەیەکی تری دەستورەکەمان دەستورێکی جامدە، واتە توانای گۆڕانکاری لەم دەستورا قورسە. بۆیە هەندێک لەو بابەتانە بە تەواوی مانە
نەهات بەرجەستە نەکراون. ئێستا کە تەوازنی هێز گۆڕاوە لە عێراقدا هێزە سیاسیەکان چکە کاتێک کورد بەشداری لە نووسینەوەی ئەو دەستورا کردووە پێگەی زۆر بەهێز بووە، زۆر محتاج بوون بە بەشداری کورد و هێزە دەرەکیەکان زۆر داکۆکیان کردووە لە بابەتەکە، بەڵام بەداخەوە کورد لەو دەستوران نەیتوانیوە تەواوی مافەکان بچەسپێنی یا وردەکاری ئەو بابەتانە چکە 3 مادە هەیە لە دەستورە، مادەی 105 مادەی 106 مادەی 140 ئەم 3 مادەیە ئەو مادانن کەوا کورد لە ڕێگەی ئەم 3 مادەیەوە ئەتوانێت مافەکانی خۆی دەسەبەت بکات بە شێوەیەکی گشتی. مادەی 105 باز لە دەوازنی دەسەڵاتی سیاسیەکە، مادەی 106 باس لە داهاتەکانی دەوڵەتە ئیتحادیەکەکە، مادەی 140 باسی گێڕانەوەی ئەو ئەرزانەکە کە جێناکۆک بنومە شوێنێکی کوردستانین بۆ گەڕانەوەیان ئەم مادەدانراوە. بەڵام سەیرەکەی لە مادەی 105 تا ئێسەوەی نەظم ذالکە بقانون هەرماوە، مادەی 106 کاتێک قانونیشی بۆ دەرنەچووە، قانونی بۆ دەرنەچووە، مادەی 106 قانونی بۆ دەرچووە، بەڵام کورد بەشداریەکی لاوازی تیا کردووە. مادەی 140 کە قەرار بوو لە 2007 تا جێبەجێ بکرێت تا ئێستا جێبەجێ نەکراوە. بۆیە قسێکت کرد جی پرسیارە لای من وتێ بۆ زەمانەتی مافەکانی گەلی کورد و تاکەکانی ئەم هەرێمە گرنگە ئێمە وجودمان هەبێ لە بەغا، بەڵام ئێستا گەر بینەرێک ئاگای لە بەرنامەی ئێمە بێڵێ کوام مافە و کوام زەمانە ئادەی چی کراوە، چ زەمانێک بۆ تاکی ئەم هەرێمە کراوە بە تایبەت لە ڕووی بژێویەوە. من باسم لەوە کرد کەوایمە بێت تەوسیفی وەزیفی بۆ پەرلەمان بکەین، بزانین پەرلەمان ئیشی چییە، چونکە مافەکان تەنها بە پەرلەمان جێبەجێ ناکەن، زەمانەتی مافەکانەکە، بەڵام جێبەجێکردنیان پەیوەندی بە 2 فاکتەری دیکەی گرنگۆ هەیە کە ئەویش بریتە لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەو شاندەی یا ئەو نوێنەرانەی هەرێم کە لە حکوومەتی ئیتیحادیە بەشدارن. بەم 3 گروپە ئەتوانرێ مافەکان جێبەجێ بکرێت و بەدەستی بێنین، ئەگینا زەمانی مافەکان جیاوازە لەوەی کەوا بەدەستێنانی مافەکان. باشە ئێوە توانیوتانەوەکو نوێنەرانی کورد لە نوێنەرانە زەمانەکە بکەن؟ ئێمە هەر یاسایەک دەرچوو بێت چ ئێمە چ خولەکانی پێش ئێمە، بە تایبەتی من باز لە ڕۆڵی ئەو 62 ئەندام پەرلەمانەیەکەم کە ئێستا وجودیان هەیە. لە کاتی ئێمەدا هیچ یاسایەکی ئیتیحادی دەرنەچووە کەوا بە ئەندازەی سەرقەڵەمێک دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بوو بێ. بۆیە کاتێک کە باسی تەوسیفی وەزیفی ئەەکەین پەرلەمان ڕۆڵی چییە؟ پەرلەمان بریتە لە یاسادانەر متابعی ئەو یاسایە، یعنی کاتێک کە یاسایەک تەشریعەکە پەرلەمانە تەشریعەکە، دوایی هەر پەرلەمانە بەدواداچوون بۆ ئەم یاساکە بزانێت تا چ ئەندازەیە جێبەجێ کراوە یا جێبەجێ نەکراوە. خاڵی سێهەم نوێنەرایەتیە. ئێمە ئەو 62 ئەندامە کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەین لەوێ کە زۆر جان من ئەمە وتووە کاتێک تووشی گرفتە بین لەگەڵ داخوازیەکانی حکوومەتی هەرێمە، ئەوە بەبیریان هێن وەک ئێمە نوێنەری خەڵکی کوردستان، نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان نین، چونکە لەوانەیە حکوومەتی هەرێمی کوردستان داخوازیەکێ بێ جیاواز بێت لە داخوازی خەڵکی هەرێمی کوردستان، وەکەوەی کە باست کرد مەسئلەی بژێوی. چونکە خەڵکی هەرێمی کوردستان داوای بژێوی ئەکا، حکوومەتی هەرێمی کوردستان داوای ئەو یاسانەکە کە لە بەرژەوەندی خۆی بن. لەسەر متطلباتەکانی حکوومەتی هەرێمیان ئەوانەی کە تێکگیرانە یان ئەوانەی کە ئێوە نوێنەری کوامێنن لەسەر بودجە دێمەسەری، بەڵام با لە کۆی ئەم پرسیارە کەواتە بپرسمەوە بوون و نەبوونی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ کورد گرنگە یان نە؟ تا ئەو کاتەی ئێمە بەشێک بین لە دەوڵەتی عێراقی، کورد ئەبێ نوێنەری لە پەرلەمانی فیدراڵ هەبێ و نەیەڵێ هیچ یاسایەک دژ بە بەرژەوەندەکانی کورد دەرچێ. تا ئەو کاتەی ئەگەینە ئەو قۆناغی کە ئێمە دەوڵەتی سربەخۆ ڕائەگەیەنین یا جیابینەوە لە عێراق، کورد پێویستی بە نوێنەر هەیە لە عێراقدا هەیە. اینجا کەی ئەگەینە ئەو بڕیارە ئەوە بێ هەرچەنە دووبارەت کردەوە، بەڵام لەسەر مەسەلەی بڕیارێک یان یاسایە کە لە زەرەری کورد نەبێ، ئێوە لە ماوەی ڕابردووە بۆ نمونەگە بە نمونە بێن و لەسەر یاسای بودجە و فەقەرەکانی و بۆ پێشمەرگە و بۆچی و بۆچی جۆرێک لەوەی تۆمەتتان درایە پاڵ کە کەم ئەزمون بوون وەکو کورد بە شێوازی گشتی و تایبەت ئەو فراکسیۆنانەی دەستیان هەبوو لەو پرۆژە یاسایە و ئێوە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرژەوەندی سیادیەکانی کورتان داوە لەلایەن حکوومەت هەرێم و هەڵبەت ئەمەی دووکەوانەیە کە قەزەی سیاسی هەبوو. ئێمە دیارە خلافاتی سیاسیمان هەیە لەگەڵ هەر هێزێک لەو هێزانەی کە لەوێ هەن، خلافی سیاسیان هەیە لەگەڵ یەکتر لە هەرێمی کوردستانە، بە تایبەتی ئەو 4 فراکسیۆنە کە کاتە یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وێگرت و لە بەرەوەی داکۆکیمان بە یەکەوە کرد لە یاسای لە پشتی کورد لە یاسای بودجەی 2017
بە تەنها فراکسیۆنی پارتی بوو لەگەڵ ئەو داخوازیانانە بوو بۆیە بە شێوەیەک لە شێوەکان ئەو سراعی کە لێرە هەبوو گوێزرایەوە بۆ ئەوە ئەو ئیتیهاماتانە زۆر بوون کە لەو بابەتەوە ئێمە گوێمان نەدا بە ئیتیهامەکان چونکە ئێمە ئەوەی کە چەسپاند بوومان لە بوجا بەشایەتی خەڵکی پسپۆری ناو حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەندێک بڕگایانە بە تاریخی هەرێمی کوردستان نەیتوانی وەشتی واجب زۆر باشە بوجە بە تەفاصیل و بۆردی قسەی لەسەرەکەین با ئەمە وەکو دامەزراوی ئەنجومی نوێنەرانی عێراق باگە بینە سەر وردەکاری بۆ نمونە من لەبەرەوەی سەر لە خزمەت جەنابتام و جەنابەت لە لیژنەی داراییت بزانین لیژنەی دارایی چ ڕۆڵ و پێگە و گرنگیەکی هەیە لەناو خودی ئەنجومی نوێنەران لەناو خودی لیژنەکان و چ گرنگیەکی هەیە بۆ کورد بیریشمان نەچێت جەنابەت دەستەی سەرۆکایەتی ئەو لیژنەیت کە بڕیاردەری لیژنەی دارایی ئەنجومی نوێنەرانی عێراقیت لیژنەی دارایی هەر یەکە لەو لیژنانەی کە هەن 26 لیژنەمان هەیە لە پەرلەمانی عێراق هەر یەکەیان بە ئەندازەی بەرژەوەندی تاک ڕۆڵ و گرنگی با بڵێن دیاری ئەکرێت چونکە تۆ کاتێک پێداویستیەکە دەبێ پێداویستیەکە دیاری ئەکات لە چ سلەمێکە لە چ پلیکانەیەکی داخوازیەکانی توایە لە هەر وڵاتێکە مەسئلەی یاسا لەگەڵ مەسئلەی بژێوی ئینسان لەگەڵ ماف و ئازادی ئەمانە لە سلەمی ئەولەویاتی ئینسانەکانن بەتابەتی لە ئێستادا کە قەیرانی ئابووریە مەسئلەی بژێوی لە پلیکانە هەرە پێشینەکانی بەرژەوەندی تا لیژنەی دارایی لیژنە سیادیەکانە یەکێکە لە هەرە لیژنە گرنگەکان و ئەتوانم لە هەندێک قۆناغا بڵێم یەکەم لیژنەی پەرلەمانیە یعنی کاتێک کە باسی دارایی ئەکرێت ئەوە لیژنەی دارایی ئەبێتە یەکەم لیژنە لە پەرلەمانی عێراقدا کاتێک باسی یاسا ئەکرێت لیژنەی قانونی ئەبێتە یەکەم لیژنە لەو بابەتە و کاتێک باسی ماف و ئازادی ئەکرێ ئەوە لیژنەی کۆمەڵگەی مەدەنی ئەڕواتە ئەو قۆناغەوە کاتێک باسی مافی ژنان ئەکرێ و مافی ئافرەت دەکرێت ئەوە لیژنەی ئافرەتان و لیژنەی ژنانە هەرچەند لێرەوە گلەی یەکەم لەو لیژنەیە پەرلەمانی بەغدا 80 خانمی لێبوو بەڵام کاتێکەوە ناونووسینیان کرد بۆ لیژنەی ژنان لەو 80 خانمە 7 خانم ئامادە نەبوون ناوی خۆیان تۆمارکەن ینی کەمترین لە 7 خانم بوون چکە لیژنابێت لە 7 بۆ 7 بێ بۆیە کاتێک کە هەر بابەتێک کە گرنگیەکەی دیاری ئەکرێ ئەوە ئەبێتە سلەمی ئەولەویەت بۆیە لە حاڵەتی قەیرانێکی وەکو ئێستا لیژنەی دارایی ئەتوانم بڵێم یەکەم لیژنەی گرنگە لە پەرلەمانی عێراق سەبارەت بە ڕۆڵی من لە وەکو بڕیاردەر لەوە ناچێ ئەو گرنگیەی هەبێ کەوا لە ناوەکەیەوە دیار بێت کە بڕیاردەرەواتە هەموو بڕیارێکی لیژنەکە لای ئەو بێ بەڵام گرنگیەکەی لەوایە هەرچی داتا و زانیاری هەیە لە عێراقدا ئەو بڕیاردەرە ئەتوانێت بیبینێ ئەتوانێت بەدەستی بێنێ و ئەتوانێت مامەڵەی لەگەڵ بکە لە ڕووی مخاتەبەوە ئەتوانی مخاتەبەی هەرچی وەزارات هەیە بیکەی و ناتوانن وەڵامت نەدەنەوە ئەوە جیاوازە لە ئەندامی لیژنەکان جۆرێک لە جیاوازی هەیە بەڵام دوجار کەوتوتە سەر ئەو کەسەی کەوا ئیدارەی ئەو مەلەفەدایە ئەو کەسانەی کە لە ناو لیژنەکان بۆ نمونە ئێمە لە لیژنەی دارایی 18 ئەنداممان هەیە کە مخالەفەیە بێ 7 ئەنداممان هەبووە هەر ئەندامێک لە سەرۆکایەتیەکەی بێ یاخود بڕیاردەر بێ یاخود جێگر بێ یاخود ئەندامێک بێ لە ئەندامەکانی کەوتۆتە سەر چالاکی ئەو ئەندامە ئەکرێ ئەو ئەندامە زۆر چالاک بێ و زۆر کاریگەر بێ و حسابێکی تایبەتی بە بکرێ لە هەیئەی ڕیاسەوە جەنابەت بە پیاوی ژمارەکان ژمار کراوی لەسەر ئاستی عێراقیش تەنانەت ئەم ژمارانە لەکوێ هێنی چۆن ئەیان هێنی ئەمە یەک دوو توانیوتەوەی کە باست کرد ڕۆڵ بدەی بەو پێگەی کە بڕیاردەری لیژنێ فعلەن تۆ لەسەر و بڕیاردەری شەوە بیت لەوە چێ ئەوە نەختێک مبالغەی تیابێ پیاوی ژمارەکان یا مەسەلەن بەو شێوەیە من حەزەکەم دایمەن کەسێکی سادە بم بە تەبیعەتی حاڵ و هەر کە ئەندامێکی پەرلەمانم ئەندامێکی سادەی پەرلەمانم و حەزیشەکەم بەو شێوەیە بناسرێم نەک بەو تعبیرانە پیاوی ژمارەکان و حتا مەسلەی سەرۆکی فراکسیۆن حەزەکەم ئیشارەیەک بم بەوە لای ئێمە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ تەنیا دیاریکردنی بۆ ئەوەیە لە کۆبوونەوەی هێزە سیاسیەکان ئامادەگی ئەو ئیشەی دیار بێ کە کێچێ کۆبوونەوەکانەکە ئەگینا سەرۆکی فراکسیۆنی لای ئێمە من هەرگیز خۆم بە سەرۆکی فراکسیۆن نەزانیوە لە ئاسی
هەردوو برابر ڕێزەکەم مامۆستا زانا ڕۆستایی و مامۆستا سەلیم شۆشکەی و هیچ کاتێک ئەوە لە بینی ئێمان نییە چونکە هەموو کارەکانمان بە مشاوەرەیە من یەک دەنگم لەو سێ دەنگەی کە بڕیارە دەین لەوەی چ کارێک لە ناو پەرلەمانی فیدراڵیا بکەین ئەگینا لا ئێمە سەرۆکی فراکسیۆن تەنها ئەوەندەیە ئیتاری هەیکەلیەی نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی دیاری ئەکا لە بەغدا ئەگینا هیچ حەقێکی لەوان زیاتر نییە و هیچ مافێکی لەوان نابێ زیاتر بێ و هیچ امتیازێکی نابێ لەوان زیاتر بێ بۆیە سەرۆک فراکسیۆنی بەو شێوەیە نییە کە لەوانەیە لە ناو حیزبێکی سیاسی تر داکۆکی لەسەر بکرێ یا هەوڵی بۆ بدرێ یا خود بە پۆستی بزان لە کۆمەڵی ئیسلامیە سەرۆک فراکسیۆنی بە تایبەتی لە پەرلەمانی بەغدا نە پۆستە نە ئیمتیازە نە هیچ شتێکی دیکە. الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله
ئەحمەدی حاجی ڕەشید بینە دەرەوە کەمێک فراوانتر قسە بکەین. تۆ نوێنەری کۆمەڵی ئیسلامیت، ڕۆڵ و پێگەی کۆمەڵی ئیسلامی کە جەنابەت نوێنەرایەتیەکەی لە لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق چۆنە؟ توانیوێتی کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی نوێنەرەکەیەوە چی لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بەتایبەت و لە بەرژەوەندی گشتی عێراق چەسبێنێت؟ سەبارەت بەوەی کە باست کرد ئایا توانیوتە وەکو بڕیاردەری لیژنەی دارایی، ئەو پرسیارە من ناتوانم جوابی بمەوە، چونکە من معنیم بە قەزێکە. بەڵام ئەو داتانەی کەوا لای من هەبوون ئێستا پەرلەمانتارە عەرەبەکان بە شیعە و سوننەوە ئەتوانن بەکاری بێنن و لە هەفتەی پێشوە کە لە پەرلەمان بووین یەکێک لە وەسیقانەی کە کاتی خۆی من لە 2015 وەرم گرتبوو بۆ مەزادی عوملە، یەکێک لە پەرلەمانتاران زۆر تەکلیفی کرد تا وەسیقەکەماندایە وەتوانی محافظی بانکی مرکزی پێ ئیحراز بکە کە پرسیارێکی ڕوبەڕوو کردەوە کە احتیاطاتی نەقدیتان چەنە. لە کاتێکا لە 2014 81 ملیارد دلار بووە، نەفی ئەو قەزەی کرد بەوە وەڵامی داوە کە ئەوە وەسیقەیەکە لای ئەندامێکی لیژنەی دارایی بە ئیمزای خۆت بۆت ناردووە، چونکە من دایمە محاولەکەم ئەو پرسیارانەی کە ئەیکەم ئەو دۆکومنتانەی کە وەریەگرم بە شێوەیەکی ڕسمی و فەرمی وەریگرم. یەکێک لەو قەزیانەی کە لای من بە فەرمی کراوە ئەو بانکانەی عێراق کە لە هەرێمی کوردستان و چەندێک پارەیان لێوەرگیراوە بە وەسیقەی ڕسمی لامە، هەموو ئەو پارانەی لە عێراق دەرچوون لە ڕێی مەزادی عوملەوە کە 312 ملیارد دلارە، هەموو مەلەفەکانی لای منە ئەحمەد چەلەبی ڕادەستی کردوم کاتی خۆی و ئێستش پاراستومە و هەندێک پەرلەمانتاری بەڕێز داوایان کردو، هەندێک کەسایەتی سیاسی داوایان کردو لە هەرێمی کوردستانە ڕادەستم کردوون بۆ ئەوەی ئەو پارانە بە دوواداچوونیان بکەین و هەندێک لەو وەسایقانەی کە لای من هەن باز لەو پارانەیەکە کە حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق بە تایبەتی سەردەمی نووری مالکی لە 2007 تا 2014 هەموو ئەو پارانەی کەوا خارجی موازنە سەرف کراون بە وەسیقە لای من هەیە و چۆن سەرف کراون و مخالفە قانونیەکانیان لەکوایە، بۆیە ئەکرێ بڵێم ئەماڕۆک ئەرشیڤلاتیان هەشیان لەسەرەکەی ئەمە زۆرێکیان ئیشمان لەسەر کردووە و ئەرشەفەی ئەم قەزیانە هەمووی لای من هەیە. ئەمە وەکو ڕۆڵی بڕیاردە کۆمەڵی ئیسلامی. سەبارەت بە ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی بە پێی حەجمی کورسیەکانی کە سێ نوێنەری هەیە و یەکەم جارە سێ نوێنەری هەبێ، ئەتوانرێت لە ڕێگەی ئیستیفتایەکی بێلایەنەوە ئایا ئەو سێ نوێنەرە توانیویانە بەقەدەر ئەو هێزانەی کەوا زیاتر لە 4 نوێنەر و 5 نوێنەریان هەیە بەقەدەر ئەوانە داکۆکی بکەن لە مافەکانی هەرێمی کوردستان؟ ئایا توانیویانە ڕۆڵ و کاریگەریان هەبێت لە یەکلاکردنەوەی بڕیارەکانە؟ بەپێی ئەو توانایی کە هەمان بووە کە سێ ئەندامین، یەکێکمان لە لیژنەی یاساییە، یەکێکمان لە لیژنەی ئەوقافە، کە من لە لیژنەی داراییم، ئەتوانم بڵێم ویژدانمان ئاسوودەیە کە توانیومانە ڕۆڵ ببینین. بەڵام دوجار وەڵامەکەی من وەڵامێکی دقیق نابێت تا ئەو کاتەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، سیاسیەکانی هەرێمی کوردستان بڵێن ڕۆڵی پێگەی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی فیدراڵ پێگەیەکی بەرچاوە، ڕۆڵیان دیارە و توانیویانە شتێک بکەن بۆ هەرێمی کوردستان. بگەڕێنەوە بە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکان. مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاتێک لەسەر بازنەی پارێزگای سلێمانی خۆی کاندیدەکە، بێگومان لیست نیمچەکراوەیە دەنگدەی بە هەم نوێنەر هەم بە لیستیش، بێگومان تۆ وەک خۆت وەک تاگ وەکو ئەحمەدی حاجی ڕەشید بەرنامە و تێڕوانین و دیدگایەکە دەبووە گەر دەرچی چیەکەیت، بێگومان لیستەکەشت حیزبەکەشت بەرنامەی هەبووە. لەو بەرنامە و دید و تێڕوانینی هەبوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ماوەی ڕابردووە، چەندینتان لێ جێبەجێ کردووە و چەندینتان لێ جێبەجێ نەکردووە؟ ئەوانی جێبەجێ نەکراون هۆکاریان چێ؟ ئەگەر ملاحەزە بکەیت و بگەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە ئێمە باسی بەرنامەی کۆمەڵی ئیسلامی کە حیزب بەرنامەی هەبووە وەکو تاک بەرنامان چی بووە، من یەکێک بووم لەو کەسانەی کەوا زۆر فەقیر بووم لە بەرنامەکەمە، یعنی تەنها یەک شعارم هەڵبژاردبوو لەسەر ئەو شعارش کارمە کرد و ئەتوانم بڵێم لە 100% ئەو شعارم جێبەجێ کردووە. ئەویش بڕیارم دابوو کە لەژێر ئەم شعارە ئیش بکەم، نایەڵم ڕاستیەکانتان لێ بشارنەوە. تەنها ئەم بەڵێنم داوە بە خەڵکی هەرێمی کوردستان
و لەسەرم بەڵێنم سوورم کە نایڵم ڕاستیەکانیان لێ بشارێتەوە بەپێی ئەو توانایی کە هەمە بەپێی ئەو ئەندازەی کە بابەتم دەسەکەوێ معلومات و زانیاریم دەسەکەوێ و خەڵکی هەرێمی کوردستان سیاسیەکانی هەرێمی کوردستان حیزبە سیاسیەکان ئەتوانن ڕاگەاندنکارەکان ئەتوانن پێم بڵێن ئایا فعلەن ڕاستیەکانم ئاشکرا کردووە یاخود نا. سەبارەت بە کۆمەڵ ئەو بەرنامەی کۆمەڵ هەیبوو توانیتانە چنی لە ئەنجومی نوێنەرانی عێراقا ینی جێبکەنەوە. کۆمەڵی ئیسلامی یەکێک لە هەرە بەرنامە کاریگەریەکانی ئەوە بوو هەرگیسە نایەڵێ بەرژەوەندەکانی خۆی پێش بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بخە تا ئێستا هەرێمی کوردستان کە چوارچێوەی داخوازیەکانی خۆی داوە بە ئێمە یاخودە و چوارچێوەی داوە کە ئێمە جوڵەی تیا بکەین بریتی بۆ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان یەک هەڵوێستی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە ئاست داخوازیێنەتەوە یەکان نەک لە ئاست داخوازیە سیاسیەکان چونکە کێشەی سیاسیمان هەیە لە بەغدا و لە فراکسیۆنەکان جیاوازین و زۆرجار بڕیاری یەکلایەنەمان داوە لە بەغدا بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەم چوار خطوتەی بۆ ئێمە دیاری کردووە چوار هێڵی گشتی بۆ ئێمە دیاری کردووە توانیومانە لەسەر ئەو چوارێ تا ئێستا گلەینێنینە سەر کۆمەڵی ئیسلامی و هێزێک بووین هەمیشە لەو ئاڕاستا ئیشمان کردووە کە جەماوەری هەرێمی کوردستان ئەحمەد ئەوەی تێبینی ئەکرێت چ لە خولەکانی ڕابردوو خولی پێشتر کە جەنابی مامۆساش ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق بوو و ئێستش هەندێک کار ئەکەن لە هەندێک یاسایە بەشداری ئەکەن لە هەندێک تەسویتا ئێوە دەست بەرزەکەنەوە کە تەواو پێچەوانەی ئاڕاستەی شەپۆلی دەریایە ینی بنمونە زۆر جار ئێمە ئیسلامین و باز لەوا کرێت کە وەکو شایعەیە کە باز لەواکە ئێمە زۆر لە شیعە و لە ئێرانەوە نزیکین بۆ نمونە بەڵام ئەبینی کاتێک بەرژەوەندێکی شیعە وا ئەخوازێ ئێمە لە دژی نەبین فراکسیۆنەکە ئێمە لە پەرلەمان عێراق لە دژی بڕیارێک و یاسایەکە لە دژی ئەوان کورد وەزیرێکی کورد ئەخرێتە جەر ئیستیجوا بوو لێپرسینەوە کوردە بەڵام فراکسیۆنەکەی ئێمە ئەمێنێتەوە لەوێ حتاوەکو دەنگ لێسەنەوەی متمانە ئەدا ئەم سەرکێشی و ئەم پێچەوانەی شەپۆلی دەریامەلەکردنە لە چیوە سەرچاوی گرتووە بەڵام وەڵامەکەی بۆ پاش ئەم شووە بینەرانی خۆشەویست خزمەت بەردەوامە بێت پاش پشوویەک ئەگەڕێینەوە. دووبارە سڵاو بەڕێزان من دانا محەممەد ئامادە و پێشکاری بەرنامەی خزمەت لە خزمەت مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ ئێوە دەین. مامۆستا پێش پشوەکە لێم پرسید کۆمەڵێک مجازەفاکەن کۆمەڵێک بڕیار ئەدەن کوردوتەنی زۆر جار بە ئاڕاستەی شەپۆلی دەریا مەلا ئەکەن ئەمە لە کوێ سەرچاوی گرتووە ئەم ئەگەر ناوی ئەنی عینادی ئەگەر ناوی ئەنەی سەرکێشی ئێوە بووەکەن بە سێ کەسەوە ئەو ناوەنین کۆمەڵی ئیسلامی چکە ئەوە کۆمەڵی ئیسلامیە بڕیاری سەربەخۆی هەیە ئەوە کۆمەڵی ئیسلامیە بڕیاری داوە دژی گەندەڵی بێ ئەوە کۆمەڵی ئیسلامیە لەگەڵ مافی خەڵکایە ئەوە کۆمەڵی ئیسلامیە کە سوێنێکی خوار پابەندە بێ پێەوە ئەوەی کە کردومانە لە پەرلەمانی بەغدا هەمووی تەوجیهاتی کۆمەڵی ئیسلامیە ئایا تەوجیهاتی مباشر یاخود غیر مباشر هیچیان تەوجیهی مباشر نەبوون چکە ئێمە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە نوێنەرانی کورد لە بەغدا لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و مەکتەبی سیاسی ئیتفاقمان بەم شێوەیە بۆ ئەوەی هەمیشە دووچاری ئەوە نەبین کە کێشەیەک ڕوئەدا یا پرسێک ئەبێ پرسکەین بە مەکتەب سیاسی مداوەلەی بکە دیراسی بکە بەبێەوەی ئاگای لە واقعی ئەو واقع هەبێت کە لە ناو پەرلەمانە ڕووەدا کاتێک کە بڕیاردا بۆ واقعێک کە نەیدیوە هەمیشە بڕیارەکە دقیق دەرناچێت بۆ ئێمە ئیتفاقێکمان لەگەڵ مەکتەب سیاسی من وەکو ئەو ڕێک خەرەی کە ئیشی ئەو سێ کەسە ڕێک بکەم یان نوێنەرایەتی کۆمەڵی ئیسلامی بکەم لە لای ئەو دوو برای دیکەم ئیتارێکمان داناوە کەوا بڕیار لای کۆمەڵی ئیسلامی لا مەرکەزیە کۆمەڵی ئیسلامی چوار هێڵی گشتی بۆ ئێمە دیاری کردیوە بەرژەوەندێ باڵاکانی خەڵکی کوردستان یەک هەڵوێستی لە ئاست پرسەنەتەوە یەکان دادگەری لە هەموو عێراقا دژە گەندەڵی لە هەموو عێراقا لە هەر کوێ گەندەڵی هەبوو دژی بوەسن لە هەر کوێ زانیتان ئەبێتە هۆی کێشە و کێشم و دژی بەرژەوەندەکانی تەواوی گەلانی عێراقا دژی بوەسن بۆ ئەو بابەتە سێ مەسئلەت بۆ باسەکەم باسێوەت کردکەوە باسەکرێت لەوەی کۆمەڵی ئیسلامی لەوانەیە نزیک بێ بە دەوڵەتێکی ئەقلیمی
مەسەلەیە گاتە پێش و مەسەلەی ئەثیل نوجەیفی بوو محافظی مووسڵ. هێزەکان بوون بە سێ بەشەوە، دوانیان دەنگیاندا بەمانەوەی، دوانیان دەنگیاندا بە لادانی، یعنی لەگەڵ مانەوەی بوون. دوو هێزمان دەنگیاندا لەگەڵ ئەوە بوون کە بمێنێتەوە. کۆمەڵی ئیسلامی کاتێک سێرم کرد ئەمە دوو میحوەری ئەبنوێنێ، یعنی بە ڕاشکاوی تر بڵێم بەرژەوەندی تورکیا لەوا بوو کە ئەو کەسە بمێنێتەوە و هەندێک هێزی سیاسی کە بەرژەوەندیان لەگەڵ تورکیا هەیە لەو بابەتەوە. بەرژەوەندیەکی دیکە هەبوو لەوانەیە بە ئاستی دەوڵەتێکی ئەقلیمی بێ. کاتێک کە زانیم ئەو بەرژەوەندی دەوڵەتان لێرا بەشداریان کردووە، بێلایەنیم هەڵبژارد لەوە کە من وەک سەرۆکی فراکسیۆن نەدەنگمدا بەمانەوەی نەدەنگمدا بە لادانی وتم ئێمە وەک کۆمەڵی ئیسلامی لەو پرسا بەشداری ناکەین، چونکە ئێمە ئەوە ئەگەر لە پرسێکی ناوخۆیی دەرچووە چوەتە پرسێکی دەرەوەی ناوخۆی نەچوونە هیچ هاوکێشەیەکی، ئەوە بۆی بیسەلمێنین و هێزە سیاسیەکان شایەتن لەسەر ئەوەی کە ئێمە لەو مەجاالە بێلایەن بووین. یاسایەک هاتە پەرلەمانەوە، یاسای حەشتی شعبی، بۆ ئەوی بیسەلمێنین کە ئێمە لا عن قریب ولا من بعید پەیوەندیمان بە هیچ هێزێکی سیاسی ئەقلیمیوە نییە. بە ئاشکرا لەبەر چاوی 328 پەرلەمانتاری عراقی یاخود با بڵێم زۆر ئەو کاتەی چەندێک لەوێ هەبوون کە زۆرینەیان شیعان و کە ئەمان ناسن و هەر سێکمان ئەناسن، بە تایبەتی من کە بڕیاردەری لیژنەی داراییم و سەرۆکی فراکسیۆنەکەم، زۆر بە ئاشکرا و لەبەر چاوی ئەوانە هاتوونەتە دەرەوە و نەفیمان کردووە کە دەنگ بین بە یاسای حەشتی شعبی، چونکە دوو جۆر قەناعەتمان هەبوو بۆ بابەتە. یەکەم سەرچاوەی هێز، یعنی فرە سەرچاوەی هێز لەناو هەر دەوڵەتێکا بێ ئەو دەوڵەتە تێکەشکێنێ. تەجروبەی لومنانیمان هەیە، تەجروبەی سۆمالیمان هەیە، تەجروبەکانی دیکەمان هەیە، هەرێمی کوردستانمان هەیە کە بە شەڕی ناوخوا تێپەڕیوە، چونکە دەسەڵات و هێز چەند سەرچاوەیەکیان هەبووە. لە ڕووی منطقی سیاسیەوە پێمان ڕەفز بووە، لە ڕووی منطقی ئایدۆلۆژیشەوە پێمان ڕەفز بووە، لەبەرەوەی ئەمە هێزێکە جۆرێک لە تائیفیەت بەرجەستەکە، بۆیە زۆر بە ئاشکرا و بە تەحەدا و هەڵساوین هاتوونێت دەرەوە دەنگمان نەداوە بۆ یاسایە. ئەمە بە تەواوی مەعنا لەگەڵ ئەو مەفهومە سیاسی کە کۆمەڵی ئیسلامی تەبەنای کردووە کۆکن و پرسیشمان نەکردووە بە مەکتەب سیاسی کە یاسایەکی ئاوا هەیە و ئێمە دەینە دەرەوە، چونکە ئیتاری عام بۆ ئێمە دیاری کراوە کە چی بکەن. سەبارەت بە مەسئلەی لادانی وەزیرێکی کورد، من لەوێ نوێنەری نەتەوەیەکم، نوێنەری هێزێک نیم، هێزێکی سیاسی. هەر وەزیرێک لە وەزیرانە کە لەوێن هێزێکی سیاسی دایناون تا چه ئەندازەیەک بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانە پارێزێ، بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزێ، بە تەواوی معنا پشتگیری لێک. بەس کە یەک گەندەڵی پێوە دەرکەوت سەر بە هەر هێزێکی سیاسی بوو بێ، چەند ئەو هێزە سیاسی پێگەی لە کوردستانە فراوان بوو بێ، چەند هەوڵیان دابێت لەگەڵمان، چونکە زۆریان هەوڵدا لەگەڵمان کە دەنگ بدەین بە ئەو وەزیرە بمێنێتەوە، زۆر بەڕوون و ڕاشکاوی لەسەر کەناڵەکان وتمان نەک جارێک و دوو جار و دەجار بخرێتەوە دەنگدان. ئێمە لە هەموو قۆناغەکانیە دژی ئەو وەزیرەین، چونکە گەندەڵی لێ دەرکەوتووە. بۆیە ئەبینی جارێک لەگەڵ هێزێکی سیاسی ئەکەوینە ململانێ لەبەرەوەی بەرژەوەندیەکانی ئەدرێ، جارێکی کە لەگەڵ هێزێکی دیکە ئەکەوینە ململانێ، جارێک لەگەڵ ئەم هێزەکەین. ئێمە مەبدەیەکمان هەیە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، ئەو مەبدە ئەوەیە کە ئێمە هەمیشە دژی گەندەڵین. جا هەر هێزێکی سیاسی گەندەڵی پێوە دەرکەوت نابێت چاوەڕێ ئەوە بکا کە ئێمە پشگیری لێ بکەین. و پێشتری ژێمە ڕامان گەیاندبوو بە ڕێزان کە ئێمە سێ وەزیرمان لە حکوومەتی ئیتیحادی هەیە. هێزە شیعەکان حەو وەزیری خۆیانیان گۆڕیەوە بۆی تووشی ئەو استیجوابە نەبن. ئێمە لە ناو کووردا قەحتی ڕیجال نییە، با ئێمەش ئەم سێ وەزیرە کووردە بگۆڕین بە سێ کەسی دیکە بۆ ئەوەی بەهانە نەدەین بەدەست هێزە شیعەکان و دوایی بە شێوەیەک لایەن بەرن کە لەسەر ئێمە بکەوێت. لەبەرەوەی بە قسەمان نەکرا ئێمەش پابەندیەوە نەبووین. دوای ئەوە من مەسئلەی نەتەوایەتی کاتێک من دیفاع لە نەتەوەکەمەکەم لەسەر حەق بێ، هیچ کات ئامادە نیم دیفاع لە ئیتیجاهێکی سیاسی لە ئیتیجاهێکی قەومی بکەم کەوا لەسەر ناحەق بێ. ئەو مەسئلەی وەزیری دارایی ئێمە بەڕوون و ڕاشکاوی من حەز کە نوێنەرەکان هاتە لامان و کۆبوونەوەمان کرد، سێ داواکاری هەبوو. یەکەم دەنگ بدەین بەمانەوەی، دووەم بەسپێتی کاغەزەکە بخەینە ناو سندوقەوە، سێمە و ڕۆژە نەچین بۆ دەوام. طبعاً ئاراسی قسەکانی لە من بوو وەکو شەخص. هەر سێ مەطلبەکەم ڕەفز کرد وەوتم حەزەکەم بە ڕاشکاوی پێت بڵێم
6 جاریکە و 10 جاریکە بخرێتەوە دەنگدان کە قەناعەت بە جوابەکانی هەیە یان نییە لێرەوە پێ دەڵێم کە قەناعەتم بە جوابەکانی نییە و حەزەکەم بە مەکتەبی سیاسی حیزبەکەشت بڵێ و ئەکاتە مەرحەلەی ئیستیجوا ئەگاتە مەرحەلەی سەحبی سیقە ئەحمەی حاجی ڕەشی ئەو نوێنەرەیە کە دەنگ ئەدا بە سەحبی سیقەی وەزیرەکەتان حەزەکەم ئەمە مەکتەب سیاسیەکەتان بزانێ و لە تەلەڤیزیۆنی ژەمە متووەکەوا بۆ ئەوەی مەکتەب سیاسیەکەیان بزانێ بۆ ئەوەی مەکتەب سیاسیان چاوەڕێی شتێک نەکات لە من کە نابێت چاوەڕێی بکە من سوێنم خواردووە لە ناو پەرلەمانە کۆمەڵی ئیسلامی بە خەڵکی وتووە نوێنەرێک ئەنێرمەوێ نوێنەرێکی ڕاستەقینەی ئێوە بێ و نوێنەرێکی سەرڕاست و دەمڕاست ئەبێ منطق نییە من لەبەر مەسەلەیەکی قومی دیفاع بکەم لە کەسێکی گەندەڵ کەواتە تحصیل حاصل لەم هەڵوێستانەوە دەرەکەوێت کە ئەمن سێ نمونە بوون کە مشتێکن لە خەروارێک کوردنی ئێوە تو ڕوبەڕوو و تووشی گرفت و لەمپەرە بنەوە ئایا ئێوە تهدیدی ژیانتان کراوە لێرە و لەوێ چ لە سونە چ لە شیعە چ لە کورد ئەمە یەک دوو بە شێوازێکی گشتی لەمپەرەکان چیت کەواتە لە بەردەمتانە تهدیدی مباشر پێ ناچێت تا ئێستا بە شێوەیەکی ڕاشکاو نەبووە بەڵام خەبەرمان هەیە کە هێزە شیعیەکان بێتاقەت بوون لەو هەڵوێستەی ئێمە بۆ حەشتی شعبی و پارتی دیموکراتی کوردستان ئەو بابەتەی لا ناڕەحەت بووە کە ئێمە و کۆمەڵی ئیسلامی سەحبی سیقەمان کردووە لە وەزیرەکەیان بەڵام ئەیزانین گلەییان نییە چونکە لە تەلەڤیزیۆن باسییان لەوە کرد کە ئێمە گلەیمان لە کۆمەڵی ئیسلامی نییە چونکە بە ڕوون و ڕاشکاوی پێیان وتوین کە دەنگ نادەین بە وەزیرەکەتان بۆ ئێمە هێزێکی سیاسی سەرڕاستین منجەمنج و قسەی ژێربەژێر و هیچمان لەو بارەیەوە نیە هەموو هێزە سیاسیەکانەمان ناسن و ئەتوانم بڵێم لە کاتی گرفت و کێشا بە یەک مستەوا ئەوەسین بۆ ئەوەی حقیقەتمان بە شێوەیەکی جوان لێ ڕوون بێتەوە با بێنە سەر پەیوەندی نێوان فراکسیۆنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێگومان ئەو 320 کورسێت لە کۆمەڵێک و ژمارەیەک فراکسیۆنی دیار و گەورە و ژماری کورسی زۆر و بچووکیش پێگاتوە ئێوە بە شێوازێکی گشتی وکو فراکسیۆنی کۆمەڵ علاقە و پەیوەندیتان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان چۆنە ئەمە یەک دوو لەگەڵ خودی فراکسیۆنەکان و بەتایبەت لە نێو خۆتانە فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتیان لەگەڵ بەڕێز ئارامی شێم حەمە و بەتایبەتی کە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانە علاقەیەکی زۆر بتەومان هەیە چ لەگەڵ خۆی چ لەگەڵ ستافی با بڵین هێزەکەیان لەگەڵ هێزە کوردستانیەکان ئێمە لەگەڵ سەرۆکی ئەنجومەن باسی ئەوت نەکرد لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران علاقەیەکی ئۆتۆمان نییە بە حکمی ئەوەی با بڵین تا ئەندازەیەک هەوڵمان داوە کە علاقەمان هەبێ بەس وامان هەست کرد ئەو تەنها لە یەک مەرحەلا پەیوەندی بە ئێمەوە کردەوەیش لە کاتی لابردنی هەیەی ڕیاسا بوو بۆیە زۆر احتیمام نادا بە احتیمامی نەدا بە داخوازی و بە ڕۆڵ و بە پێگەی ئێمە بۆیە ئێمەش هێزێکی سیاسین ئەگەر هەر هێزێک بەو ئەندازەی ئێمە لێ ئەچینە پێشۆ بەو ئەندازە نەیەتە پێشۆ منەتمان پێ نییە بە ڕوون و ڕاشکاوی ئێڵێم بۆی لەوانەیە هەندێک جار مەرحەبای سادەشمان نەبێت لەگەڵ سەرۆکی پەرلەمانە و تا ئێستا بەڕەسمی لەگەڵ سەرۆکی پەرلەمانە کۆبوونەوەمان نەکردووە چونکە هەستمان بەوی نەکردووە بەڵام لەگەڵ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانە زیاد لە پەیوەندیمان هەیە ناو خۆتان فراکسیۆنەکان بەنسبەت هێزە کوردستانیەکان و ئێمە مەبدەیەکمان هەیە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی فەصل المشكلة عن الأشخاص ئێمە قەزەیەکمان هەیە کە ناومان ناو مەبدەئی تەفاوزی هەموو هێزێکی سیاسی لای ئێمە قەتع نییە لە نێوانمانە بە هیچ شێوەی مقاطعی هیچ هێزێکی سیاسی ناکەین بە ئەندازەی ئەو مشکلانە مامەڵەی لەگەڵاکەین کە وەکو واقعی هەرێمی کوردستان هەیە و وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەیەی بۆ ڕۆژگای لەسەر ئەمە پرسیارێکمەیە پەیوەندیتان لە ئێستا لەگەڵ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان چۆنە لە بەخا مەوعیدمان هەیە کە چوینەوە کۆبوونەوە بکەین و لەوانەیە یەکەم هێز بووبین پیرۆزباییمان کردوێت لە سەرۆکی فراکسیۆنی تازەیان و پەیوەندیەکی زۆر باشم هەیە من شخصی و هەردوو برای بەڕێزم لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی پێشویان و لەگەڵ تەواوی ئەندامەکانیان بەڵام ڕۆژێک لە ڕۆژان لە ماوەی ئەو 2 ساڵە
هەرچی ڕخنەیەکم لە پارتی دموکراتی کوردستان هەبێ زۆر بەڕوون و ڕاشکاوی پێموتون و کاتێک داوای ئەویان لێکردین لەسەر مەسئلەی وەزیری دارای زۆر بەڕوون و ڕاشکاوی پێموتن کە من دەنگ نادەم بە وەزیرەکەتان و سەحوی سیقەی لێ یەکەم و نەمهێشتووە ئەم مەسئلەی شخصیت بوون یا پەیوەندی کەسایەتیمان بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئەندامێکی پارتی دموکراتی کوردستان نییە لە بەغداد ئێمە مقاتعەمان کردبێت لە ڕووی قسەکردنەوە بۆیە ئەندامێکی پەرلەمانە تەمسیلی هێزێکی سیاسیەکە وجهە نەزەری خۆی پێ احترامی وجهە نەزەریمان گرتووە بە مەرجە احترامی وجهە نەزەرمان بەڵام خۆما مەسەڵ ناشارێتەوە کە ئێوە کۆک و تەباو ڕێک نین وەکو فراکسیۆنە کورد لە ڕووی سیاسیەوە بڵێ لە ڕووی سیاسیەوە بۆم باس کردی ئێمە فەصل المشکل عن الأشخاص ئێمە دوو هێزی سیاسین وەکو هێزی سیاسی ڕێز لە تەواوی داخوازی ئەو هێزە سیاسی ئەگرین بەمەرجێ ڕێز لە داخوازیەکان و لە بۆچوونە سیاسیەکان شیعەکان و سونەکان با بێمە سەر فراکسیۆنەکانی دیکە لەگەڵ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی سەرۆکایەتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خوشکی بەڕێزمان خات و ئاڵا تاڵەبانیە بە حکمی ئەزمونێکی زۆری لەو مەجالا کە 10 ساڵە لەوێ ئەتوانم بڵێم ئاڵاخان مامجەلالێکی بچوو کراوە کە لە بەغدا هەیە بۆیە زۆر جار لەوانەیە پەیوەندیمان لەگەڵ ئاڵاخان و فراکسیۆنەکەی بەهێزتر بوو بێ بە حکمی و ئەزمونە بە حکمیەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی و بە تایبەتی خودی ئاڵاخان کە تەشبیه یەکەم بە مامجەلالێکی بچووک ئەزمونی زۆر باشەیە لە پەرلەمانە بۆیە پەیوەندیمان لەگەڵ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانە زۆر بەهێزە فراکسیۆنی دووەم کە پەیوەندیمان زۆر بەهێز بێ لەگەڵ یا فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕانە کە پێشتر برای بەڕێزم کاک وشیار عەبدوڵڵا دوو ئەزمونی زۆر گەورەمان ئەداتێ هەمیشە ئەزمونی ئیعلامی کە چۆن ڕوبەڕووی ئیعلام ببینەوە یا چۆن بابەتە ئیعلامیەکان بوروژێنین و ئەزمونی سیاسی بە حکمیەوەی خەریجی علومی سیاسیە و لەناو هێزێکی سیاسی گەورایە ئەم دوو کەسایەتێ بە نیسبەت ئەحمەی حاجی ڕەشیوە زۆر گرنگن و زۆر ئیسفادەم لێ کردوون بە نیسبەت فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و ئێمە دوو هێزی سیاسی ئیسلامین بەرژەوەندیمان بەرژەوەندی ئیسلامە بۆیە لەگەڵ فراکسیۆنی یەکگرتوویشا تەباو کۆکی بێنە سەر لایەنە عەرەبەکان بە شیعە و سوننەوە بە شیعە و سوننەوە بە حکمی ئەزمونی کەمیمان بە حکمی بچووکی فراکسیۆنەکەمان لە ژمارە نەبووینەتە جێی طموحی فراکسیۆنەکان تاوەکو ئەوان بێن پەیوەندی لەگەڵ ئێمە دروستکەن بۆیە نەمانتوانیوە ئەو پەیوەندە فراوانە دروستکەین بەڵام ئەوەندەی مەسەن برای بەڕێزم کاکزانە لە ناو لیژنەی قانونیا هێزە شیعە و سوننیەکانە بینێ پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ تاکەکان هەیە لەو ڕێگەوە ئەتوانم بڵێم فراکسیۆنەکەمان ناسراوە لە لیژنەی ئەوقاف مامۆستای گەورەمان مامۆستا سەلیم کە لەوەیە پەیوەندێکی زۆر باشی هەیە لەگەڵ طبعاً ئەو مەسئلەیە لەوێ حساسیەتی تایبەتی هەیە لیژنەی ئەوقاف چونکە مەسئلەیەکی زیاتر شیعە و سوننە لەوێیان ڕەنگەداتەوە پەیوەندێکی زۆر باشی هەیە لەگەڵ هێزە شیعە و سوننیەکانە لە لیژنەی داراییە زیاتر مەسائلی دارایی باسەکرێ ئەتوانم بڵێم پەیوەندیم باشە من لەگەڵ هێزە شیعەکان و لەگەڵ هێزە سوننیەکان ئەوەی بانگەشەی بۆ کرێت لە عێراق کە سیستمی حکومڕانی لە عێراقی فیدرال سیستمێکی پەرلەمانیە بە بڕای جەنابەت بۆ ئەزمونەی کە ئێستا خۆت لەناو ئەنجومی نەرانی عێراقی مامۆستا ئەحمەد فعلا سیستمی حکومڕانی سیستمێکی پەرلەمانیە و حکومەت ملکەچە بۆ بڕیار و ڕێنمایی و یاساکانی پەرلەمان یاخودنا ئەبێ من لە ئەزمونێکەوە دەست پێ بکەم کە بزانم من لەکوێ بووم ئێستا لەکوێم من کاتێک کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە ئەندام بووم بۆ ماوەی 9 ساڵ لە ماوەی 9 ساڵە یاسام نەبووە کاری پێ بکەم ئەنجومەنە خۆجەیەکان لە هەرێمی کوردستانە هیچ جۆرە دەسەڵاتێکیان نەبووە و تا ئێستش دەسەڵاتیان نییە کاتێک دێم مقارنەی اینجا هەرێمی کوردستانەکەم کە پەرلەمانێکی هەیە و کە حکوومەتێکی هەیە کە سەیری پەرلەمانەکە یەکەم بە بڕیارێکی سیاسی بە بڕیارێکی حیزبی پەرلەمانەکەی پەکەخرێ اینجا کاتێک سەیری حکوومەتەکە یەکەم حکوومەتەکەی بە تەواوی مەعنا جومگە سیاسی و ئابوووریەکانی کۆنتترۆل و قۆڕق کراوە منم ئەزمونەم لایە ئەم ئەزمونە کە ئەچم چونکە من ئەندامێکم ئەزمونی سوید و نەرویجم لا نییە تاوەکو بزانم سوید و نەرویج چۆن مامەڵایەکەن تاوەکو مقایسەی بکەم بە عێراق ئەزمونی هەرێمی کوردستانم لایە ئەم ئەزمونە شکست خواردووە سەقەتەم لایە کە ئەچم مقارنە یەکەم بە ئەزمونی پەرلەمانی بەغدا و ئەزمونی نظامی حکم لەوێ بە تەواوی معنا جیاوازن بە تەواوی معنا ئەزمونی ئێرە باشترە جیاوازم زۆر وازحە کە ئێرە زۆر خراپە نەک باشترە نەک خراپە زۆر خراپە
و زۆر شکست خواردووە و تەجروبەیەکە لە ڕوومان نایە لەوێ باسی بکەین. لەو بەغدا بێ سەروبەرەیە لەو بەغدا بێ سەروبەرەیە ئێستا نیوەی حکوومەتەکەی حەیدەر عەبادی وەزیرەکانی یا پرسیاری شەفەییان ئاراستەکراوە ببێنە پەرلەمان یا لە 4 وەزیر ئێستا ئیستیجوا بکرێت 2 وەزیر کە وەزیری دیفاع و وەزیری دارایی 2 گەورە وەزیر 2 هێزی سیاسی زۆر زەبەلاحیان لە پشتۆ بۆ هەردووکیان ساحبکراون بۆ معلومات و نەک هێزە سیاسیەکانی خۆیان. ئەو شەوەی کەوا یەکێک لە وەزیرانە لابراوە ئەمریکا هاتۆتە سەرخەت داوایان کردووە لە سەرۆکی پەرلەمان داوای لە لیژنەی دارایی کردووە کە بەیاننامەیەک دەرکەین پێویستمان بەم وەزیرە هەیە تا ئەو فەسڵە تێپەڕێ. وەزیری دارایی بوو سەلیم جبوری داوای لە سەرۆکی لیژنە کردبوو سەرۆکی لیژنە وتی باز لەوە کرێت کە ئەگەر ئێمە پێویستمان بە وەزیری دارایی بۆ مەرحەلەی موازنە با ئەم مەرحەلەیە تەجیرکەین لیژنەی دارایی بە تەواوی دەنگەکانی بێژگە دەنگەکەی پارتی دموکراتی کوردستان یەک دەنگ بوون لەسەرەوەی نەخێر وەزیری دارایی پەیوەندی بە موازنە نەما چونکە موازنە هاتوۆتە پەرلەمان. تەدەخلی نەک ئەمریکیەکان تەدەخلی ئێرانیەکان هەبووە تەدەخلی هەندێک وڵاتی تر هەبووە بۆ وەزیری دیفاع و ئەمریکیەکان بەداخۆکیان زۆرەکە لە وەزیری دیفاع بەڵام پەرلەمان لە ڕووی ئەوەی کەوا بڕیاری دابوو کە ئەو دوو وەزیرە لابا و دوو وەزیرەی لابرن کەواتە سیستەمی پەرلەمانی کەواتە پەرلەمان ڕۆڵی خۆی بینیوە مقارنەتەن بەمەی کە لە هەرێمی کوردستان هەیە. بنسبة متابعي برلمانو لوي برلمانتار يعني چه قدرته پرسیارێک بنێری بۆ وەزارەتێک نەتوانێت جوابت بدەنەوە چه قدرته استجوابی وەزیرێ بکەی ئەو وەزیرە ممانعە بکە لە هەرێمی کوردستانە یا سەرۆکوەزیران نێڵێ وەزیرەکە بێت جا سەرۆکوەزیران خۆی استجواب بکرێ برای بەڕێزم کاکزانە ئەم هەفتەیە کە بێتەوە پرسیارێکی شەفەیی ناردووە حەیدەر عەبادی خۆی دێت جا تصور کە ئەگەر لێرە کاک سۆران عومەر داوا یا کاک مەلا هەورامان یا کاک مەلا مەروان یا هەر کام لەو بەڕێزانە داوایان کرد سەرۆکی حکوومەت پرسیارێکی شەفەیی هەیە و بێت یاخود داوای استیجوابی وەزیرێکمان بکردایە. من ئەم مقارنەی هەرێمی کوردستانم لایە بۆیە کە ئەچم مقارنەیەکەم لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە لەوێ بەو مەفهومەی من یا بەو ژیانە سیاسی من ئەتوانم بڵێم سیستەمێکی پەرلەمانیە و حکوومەت زۆر لە پەرلەمان با بڵێن خۆیە پارێزێ بە شێوەیەکی ئەدەبی بڵێم هەمیشە چاوەڕێەوە کاکە پەرلەمان چ بڕیارێکی بۆ دەرەکە و ناتوانێت بە هیچ شێوەی مخالفەی بڕیاراتی پەرلەمانیشمان نەچێت لە ماوەی ڕابردووە هێزێکی شیعی کە لایەنگرانی موقتەدا سەدر بوون توانیان بێنە ناو پەرلەمانی عێراق و سوکاتی بە هەندێک ئەندام پەرلەمانیشکەن و وەزعێکی تایبەتیشان خانی خەریب و ئەوانیش پەرلەمان ئیفلیسکەن ئەم خوێندنەوەی تۆ بۆ ئەمە هێزێکی سیاسی تەبەنایم قەزەی نەکردووە بەس لێرە هێزێکی سیاسی بە چەکداری ئەو هێزەوە ڕێگە لە پەرلەمانەگرێ ئەوە زۆر جیاوازە ئەوە زۆر جیاوازە کە بڵێ نایەڵم سەرۆکی پەرلەمان دەوا بکات تا ئێستا هیچ هێزێکی سیاسی لە بەغدا کە بۆ معلوماتی بەڕێز سەرۆکی پەرلەمانی عێراق کوتلەکەی 5 کەسن لە 328 کەس و هەندێک لە کوتلە سیاسیەکان با بڵێن نیوەی کوتلە سیاسیەکان گەورەترن لە کوتلەکەی سەرۆکی پەرلەمان بەڵام تا ئێستا عەرقەلەیەکیان بۆ سەرۆکی پەرلەمان دروست نەکردووە کە نەیەتە ناو پەرلەمانەوە کە نەتوانێت ئیجرات و لە کاتێکا کە ئەندامێک لە ئەندامای ئەو هێزانە مەسن ئەوەی باسی لە تەیاری سەدریەکەی ئەوەندەی سەرۆکی پەرلەمان ڕاشکاوانە و زۆر جار تووڕە بێ و ئەندامانی تەیاری سەدری بێدەنگەکە لە ناو پەرلەمانە ئەگەر لە هەرێمی کوردستان بواە بە هیچ شێوەیە ئەویان قبوڵ نەکرەوە هێزە نمونەیەکت بۆ باس بکەم ئەوەی زۆر جار لێرە باس دەکرێت تەبەن کاتێک مالیکی کە چێتە ناو انتخابات و 700,000 دەنگ دێنێ حەیدەر عەبادی بۆ معلوماتە 4500 دەنگی هێناوە کاتێک کە عێراق بڕیار ئەدا مالیکیەکی 700,000 دەنگی نەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران حەیدەر عەبادیەکی 4500 بێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆریان ئەمەیە سیستەمی پەرلەمانی ئەمەیە خواستی هێزە سیاسیەکان ئەمە ئەگەر لە کوردستانە هێزێکی سیاسی هەبووە یا کەسایەتیەک هەبووە 700,000 دەنگی بهێنایە لەگەڵ یەکێک کە 4500 دەنگی هێنابێت کە سەیری ئەم مقارنەیە بکە یوسف محەممەد کە چەند هزار دەنگی هێناوە ئەتوانرێت لە ڕێگەی ئاسایشی بازگەیەکۆ ڕێگەی لێ بگیرێ نێڵن بچێ بۆ دەوام بەڵام ئەوەی لە پەرلەمانی عێراق ڕوەدا کاتێک هێزە سیاسەکانی عێراق قەناعەتیان دێتە سەرەوەی کە مالیکی بە کەڵکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران نایە چونکە کێشەی سیاسی دروستەکە بۆ معلوماتی بەڕێزیش مالیکی و حەیدەر عەبادی دوو وەجهن بۆ یەک عوملە وەخریجی یەک مەدرسەی سیاسین کە حزبی دەعوەیە تەنیا فەرقەکەیان ئەوەندەیە مالیکی بە ملهوڕی ئیشەکانەکە عەبادی بە فێڵ ئیشەکانەکە هەمان ئەو ئیشانەیەوەکە بە خراپتر
بەخراپتر بەڵام هێزێکی سیاسی دەنگی لێ نایە چونکە بەرژەوەندیەکانیان لەگەڵ بەرژەوەندی حەیدەر عەبادیە یەک. مامۆستا کات هیچ دەرفەتم نایە زۆر کەممان ماوە ژمارە پرسیارم ماوە ئەبێ گوشراوتر وەڵام بێتەوە سواس دەکەم. بینە سەر بودجەی 2017 عراق کاتێک ئەم بودجێتان پەسەند کرد بە تایبەت ئەو چوار فراکسیۆنەتان مژدەی زۆر گەورەتاندا بە خەڵکی هەرێمی کوردستان تەنانەت خەڵک وا تێگەێنرا یا وا تێگەیشت کە مانگی یەک موچەکەی لە بەخداوە بۆ دێ بەڵام حکومەتی هەرێم پێوەی پابەند نەبوو و ئێوە کۆبوونەوەیەکیشتان کرد لەگەڵ حکومەتی هەرێم دەرەنجامی ئەو کۆبوونەوەیە حکومەتی هەرێم بۆ پێوەی پابەند نەبوو ڕێوشوێنەکانی ئێوە چییە هەست دەکرێت فراکسیۆنی کۆمەڵ کەوتۆتە جوموجوو لەسەر ئەو پرسە. ئێمە کاتێک کە بودجەی 2017 لە حکوومەتەوە گەیشتە پەرلەمان نسخەیەکمان لەو موازنەیە ناردووە لە سەعاتی یەکەمیا بۆ حکوومەت بۆی دراسەی و بابەتە بکە دوای 36 ڕۆژ وەڵامی داوەتەوە لە یەکی 12 تەبەن 24 دەی 2016 بە ئیمێل من بودجەکەم ناردووە بۆ حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم هیچ جوابێکی نەبووە تا یەکی 12 واتە دوای 36 ڕۆژ ئەو شەوەی کەوا بۆ بەیانی دەنگە دەین لەسەر بودجەکە بۆیە ئێمە پێشنیارەکەی حکوومەتمان وەرنەگرت چونکە ئیشمان لەسەر موازنەکە کردبوو لای ئێمە هاوڵاتی کرابوو بە سنتەر خلافەکەشمان لەگەڵ حکوومەتی هەرێمە ئێستش ئەوەیە کە لای ئێمە هاوڵاتی و موچەخۆر و پێشمەرگە سنتەری موازنە بوون لای حکوومەتی هەرێم نەخێر هێزێکی سیاسی سنتەرە ئەو سیاسەتە شکست خواردووی کە تەبەنی ئەکرێت لە ڕووی مالی و نەوتەوە لە هەرێمی کوردستان ئەوە بووەتە سنتەر بۆیە خلافەکەمان لەسەر ئەساسی ئەوە بووە و مژدەمان نەداوە بە هاوڵاتیان من ئەو نامەیە کە نووسیومە بۆ حکوومەت آخر لەحظە نووسیومە ئەوەی ئێمە توانیمان لە موازنەی 2017 جێبەجێ بکەین ئەوەیە ئێمە ئەوەندەمان پێکرێ ئەگەر ئێوە لەمە باشترتان پێکرێ حکوومەتی هەرێم بۆ خەڵک و هەرێمی کوردستان ئەوە دەستخۆشیتان لێەکەین بۆیە نابێت کەسمان تەخوین بکەین چی باشە بۆ میلەتەکەمان بیکەین ئەوە آخر نامەیەکە من ئێستش نسخەیەکم ماوە کە بۆ حکوومەتی هەرێمم نادووە بەڵام متەئەسفانە حکوومەتی هەرێم گوێ لە شتی منطقی ناگرێت چونکە ئێمە ئەوەی کەوا لەناو موازنە دانرابوو ئەبێ حکوومەتی هەرێم ملزەمە بەوەی بیدا بە مۆچەی فەرمانبەران و بیدا بە موچەی پێشمەرگە دوایی کە کۆبوونەوەمان کرد لەگەڵ حکوومەتی هەرێمە و ئیعلانی ئەویان کرد کەوا پابەند نابن پێوە مبررەکان ئەوە بوو مانگانە ئەوان 300 میلیۆن دلار قەرز دەدەنەوە ئەو 300 میلیۆن دلار لای ئەوان ئەولەویەتە چونکە ئەگەر ئەوە نەدەنەوە هەموو شەریکە و کۆمپانیا وازێنن لە هەرێمی کوردستان تووشی ئەزمەیەکی ئابووری درێژ خایەن ئەبن کە هەموو شەریکەکان ئەڕۆنەوە دەعوای قەزاییان لەسەر تۆمارەکەن بۆیە لای ئێمە سنتەر ئەوە بۆ کە هاوڵاتێ بێ موچە وەربگرێ پێشمەرگە موچە وەربگرێ و دوای ئەوە موچەی تەشغیلی بدرێ حکوومەتی هەرێم نەخێر بە پێچەوانەوە ئەبێ ئەو قەرزانە ئەولەویەتە لای ئەو دوایی دێتە سەر هاوڵاتی ئەگەر پارە هەبۆی دا بە هاوڵاتی ئەگەر نەبوو بێ هاوڵاتی ئەگە قەرزەکان نەبووایە حکوومەتی هەرێمیش زۆر حکوومەتی هەرێم بۆچی خۆی تووشی قەرز کردووە جارێ سەبارەت بە قەرزەکان نازانین بڕی قەرزەکان چەنن و چۆنن و لە کێیان وەرگتووە بە چ ئالێتی وەریان گرتووە فائیدایان چەنە جەدوەلایان چۆنە ئەمە خۆی بۆ خۆی خەلەلێکە کە سیاسی مالی لە حکوومەتی هەرێمی کوردستانە فاشیلە بە معنای کەلیمە بۆیە حکوومەتی هەرێم سەفیری عراق لە کۆماری ئیسلامی هەفتەی پێشوو نامەیەکی ناردووە بۆ لیژنەی دارایی و من لامە حکوومەتی ئێران بەو زەبەلاحیەی کە 80 میلیۆن دانیشتوانە تەنها 6 میلیارد دلار قەرزارە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی آخر ئیحسایات کە 5 میلیۆن کەسە 22 میلیارد دلار قەرزارە بە قسەی خۆیان دەستخۆشی کاتم نەماوە ئاماژەم پێکەن کات نەماوە بە یەک پرسیارە بێ زۆر بە کورتی وەڵام بیتەوە ئەحمەدی حاجی ڕەشید ئیمتیازە کەسی و مادیەکانی چین کە بەهۆی بوون بە ئەندامی ئەنجومەنی عراقەوە وەری گرتووە و هەیەی لە کاتێکدا پێشتر ئەحمەدی حاجی ڕەشید ئەم شتانی نەبوو ئەتوانم بڵێم پەرلەمان دوو بەشە یەکێکیان حقوقە دووەمیان ئیمتیازاتە هەموو ئیمتیازێکی پەرلەمانتاریم وەرگرتووە بەوەی لە ڕووی موچەوە لە کاتێکا کە ئێستا لە کاتێکا کە ئێستا خەڵک لە قەیرانی ئابووریاژی ئێمە موچەمان دوان ناکەوێت بە 1 سعات بەڵام ئەوەش ئاشکرا بکەم کەوا ئێمە لای کۆمەڵ و موچە وەرەگری نەک موچەی پەرلەمانتاری چکە ئەو پارەیە تەواوی تەسلیمی کۆمەڵی ئیسلامیەکەین کۆمەڵی ئیسلامی موچەمان نەداتێ کەمترە لەو موچەی کە پەرلەمان بۆی دیاری کردوین
بەڵام لە ڕووی ئیمتیازاتەوە کاکە داناجان هەمووی ئیمتیازاتە مەسەن کە تۆ بیتە پەرلەمانتار نوێنەرایەتی خەڵکەکەی ئەمە ئیمتیازە بۆ من ژیانم گۆڕاوە بە دڵنیایی لەگەڵ هاوڕەکانی شتا فەرقە لە کۆمەڵ ئیسلامی لەگەڵ تەواوی مەکتەب تۆ لە بورجێکی تری ئەوان لە مافی مادیە بەڵێ بەڵام من لە بورجێک و ئەوان لە بورجێک نین من ئەندامێکی سادە و ساکاری کۆمەڵی ئیسلامیم کە ئێستا زۆر جار خۆم سیاقە دەکەم و خۆم ئەسم بە تەنها بۆ بازار لە کاتێکا 16 حیمایم هەیە بەڵام حیمایەکان فەرمانبەرن لای کۆمەڵی ئیسلام. زۆر سوپاس کە زۆر بەڕاشکایی وەڵامدامەوە بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆی کە وەک دوایەمین نوێنەری کۆمەڵ لە بەرنامەی خزمەت ئامادە بوویت. سوپاس بۆ بەڕێز. بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی خزمەت لێرە کۆتایی هات وەک بەرنامە بەڵام وەکو نوێنەرەکانی کۆمەڵ ئیسلامی کۆتایی بە خزمەت ناهێنن هەرمیشە بەردەوامە بن لە خزمەتی هاوڵاتیان و نیشتیمان و گەلەکی خۆیان. هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین کوردستانێکی ئاودان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەکەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ساتێک ئاشنابوونی ڕوح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی ئاینی ئیسلام. گەردەتەوێت زیاتر و زۆرتر ئاشنا و شارەزابیت، گەردەتەوێت زۆرترین زانیاریت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکانی ئەم ئیسلامە هەبێت، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماواتەوە بەدەستی دەهێنی. لە دیاریەکانی کۆمپانیا کتێبی مەکەی پیرۆز، کتێبی گەورەی هەردوو حەڕەم، کتێبی گەورەی پیرۆزی ئاوی زەمزەم، هەروەها جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، نرخی گونجاو و شوێنی نزیک، خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلاسەعیدی سیاگوێزی. ناونیشان سلێمانی شەقامی سەرەکی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. ئەڵێن ڕۆژێک لە ڕۆژان پاشایەک هەبووە ئەم برنجەی وەک خوانێک پێش